ڕێگای گوندی پیرۆسوانە لە سنووری قەزای ڕواندەس دوای زیاتر لە 75 ساڵ بنیاتنانی تازە ڕێگای قیرتاوکردنی بۆ دەکرێت لە کاتێکدا تەنها 4 کیلۆمەتر و نیو لە ڕێگای گشتی هامڵتۆنەوە دوورە. پرۆژەمان هەیە بۆ گوندەکانی دیکەش زۆر جاران لەوانەیە کە گوندێک قیرتاوی دوو دەبێت گوندەکانی دیکەش هەموو داواکاری هەیە. سنووری ئیرادی سەربەخۆی سۆران سنوورێکی زۆر بەرفراوەنە، گوندێکی زۆر دەکەوتە ناو ئەم ناوچەیە، یعنی سنووری جیۆگرافیای ئیداری سەربەخۆی سۆران 150 زیاتری سنووری پارێزگای هەولێر پێک دێنێتن، بۆیە بەڕاستی ناوچەیەکی زۆر بەرفراوەنە. پرۆژەکە بە دوو قۆناغ جێبەجێ دەکرێت. دانیشتوانەکەشی داواکارن، هەرچی زووە بەشی دووەمیش تەواو بکرێت، کار ئاسانی دەکات بۆ هاوڵاتیان و دانیشتوانی گوندەکە لە گەیاندنی بەرووبوومەکانیان بۆ بازاڕ. وڵای گوندیمە زۆر قەدیمە، پرۆژەکەش بۆ یەکەمین جارە هەڵمەتی قیرتاوکردن بگەتە گوندەکەمان، بەڵام پرۆژەکە بە نیوە چڵیە 4 کیلۆمەتر و نیوە 2 کیلۆمەتری کرایە 2 کیلۆمەتر و نیویشی مایە. وڵی ئاسان کاری زۆر لۆماکە، ڕاستی قیرتاوکردنی گوندەکەمان هەم لە ڕووی بەروبووم و هەم لە ڕووی هات و چۆ و ینی زۆر پرۆژی لە جێی خۆیە، جێی دەستخۆشیە لە حکوومەتی هەرێمی کوردستان. 2019 کە سەرکرایە، بەس ئێستاوە قیر دەکرێتن هەموو لە بۆ ڕێخۆشیە، لە بۆ ئاسانی هاوچیان خەڵک ینی پێداویستیان دێتن ئەو سیارە و ئەشیا و پێداویستەکانیان لە بۆ دێتن بە ئاسانی ئەو میوە و سەوزە و شتانە سیارە پێشتر نەیدەتوانێت و ڕێ هاوچووی مەکتەبێش دەگیرا پێشتر، ینی مامۆستایەکان بەتەواوی تان هاوچوی بکەن لە ڕێگەی دیانە و لۆ پیرۆسوا بێن کە بەفر و بارانشی زۆر بە قەتا دەبوو، بەس ئێستا کە قیرە ئەو مشکلانە نامینێ ئیشەڵڵا. لە سنووری ئیدارەی سۆران زیاتر لە 60% گوندەکان ڕێگای سەرەکیان گرفتی هەیە و قیرتاو نەکراوە. هەر ئەوەش وای کردووە تا ڕادەیەک گوندەکان بەرەو چۆڵبوون بچن. 15 میلیارد دینار پارە تەرخانکراوە بۆ چاکردنەوە و قیرتاوکردنی ڕێگای سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لە پلانی ئیدارەی سۆرانیش داوا کاری لەسەر دەکەن بۆی بتوانین گۆژمەیەکی لەو بودجێ پەرەپێدانە گۆژمەیەکی باشی دابین بکەین بۆ ئەو بەشەی ڕێگاکانی ترکەماون بۆ چاکردنەوە و قیرتاوکردنی. یەکەم جار وەکو پلان ڕێگای سەرەکیەکانە بەرنامەی مەدەیە، اینجا ڕێگا لاوەکیەکان لە ڕێگای گوندە. لە دووەم ساڵی تەمەنی ئیدارەی سەربەخۆی سۆران گوندنشینان چاوەڕوانن لە پرۆژەکانی حکوومەت زیاتر گرنگی بە گوند و ئاواییەکان بدرێت بۆ ئاوادانبوونەوەی زیاتری گوندەکان و پاراستنی سەرچاوەی ئاسایشی خۆراک لە بەرهەمە ناوەخۆییەکان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، گوندی پیرۆسوانی سنووری قەزای ڕواندەس.